بفەرموو جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. بەناوی خۆی گەورە و مێرەبان، قوتابیانی زێدە عەزیز و خۆشەویست، ئامادەبوانی بەڕێز، زۆر زۆر بەخێر بێ. لە سەرەتا دەمەوێ پیرۆزباییەکی زۆر گەرم لە ئێوەی ئازیز بکەم بۆ دەرچوونتان و تەواوکردنی ئەم قۆناغا لە خوێندن بە پلەی یەکەم، دوام و سێەم لە سەراستی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. زۆر زۆر لێتان پیرۆز بێت. هیوادارم هەمیشە لە هەموو قۆناغەکانی ژیانتاندا هەروە سەرکەوتوو بن. سپاسی بنەماڵە بەڕێزەکانتان دەکەم کە پشتیوان بن و پاڵپشت بوون لەو ماوەیە کە ئێوە بتوانن ئەم قۆناغە بە سەرکەوتووی تەواو بکەن. سپاسی هەموو مامۆستا بەڕێزەکان دەکەم کە خۆیان ماندوو کرد لەگەڵ ئێوە بۆ ئەوەی ئێوە بتوانن بەم شێوەیە سەرکەوتن بەدەست بێنن و ببن بە نمونەیەکی دراوشاوە لە نەوەی نوێی کوردستان. جارێکی تر لە هەمووتان پیرۆز بێت. هیوادارم لە قۆناغەکانی داهاتوو کە دەچنە زانکۆش هەروە سەرکەوتوو بن و ببن بە کەسی کاریگەر و سەرکەوتوو بۆ کۆمەڵگەکەتان. خوشحاڵم کە بینیم ئێوە خۆتان ماندوو کرد بۆ ئەوەی کەسایەتیەکی بەهێزتر بۆ خۆتان دروست بکەن. زانست، خوێندن هێزە. چەند زیاتر خۆتان پێ بگەینن، چەند زیاتر خۆتان فێر بکەن، ئەوەندە کەسایەتیەکی بەهێزتر بۆ خۆتان دروست دەکەن و ئەتوانن ببن بە کەسێکی کاریگەر بۆ کۆمەڵگەکەتان و بۆ وڵاتەکەتان. هیوادارم خوێندن تەنیا لە پێناو خوێندن نەبێت، بۆ ئەوە بێت وەکو کەرەستەیەک خوێندن بەکار بێنن کە چۆن بتوانن کاریگەریەکی زیاتر لەسەر پێشخستنی کۆمەڵگە و وڵاتەکەتان بکەن، چۆن بتوانن وڵاتەکەتان ئاوەدانتر بکەن، چۆن بتوانن ژینگەیەکی تەندروستتر لە وڵاتەکەتان دروست بکەن. و دڵنیام بەو ئاستەی کە ئێوە توانیوتان ئەم قۆناغە تەواو بکەن، ئێوە دەتوانن لە داهاتوودا ببن بە سەرکردە و ڕێبەر و مامۆستای باش بۆ نەوەکانی دوای خۆشتان. خوشک و برایان، ئازیزانم، من داواتان لێ دەکەم لەم قۆناغە و لە قۆناغەکانی داهاتووشدا سێشت لە بەرچاو بگرن: نیشتیمان پەروەری، ژیان دۆستی، ژینگە دۆستی. نیشتیمان پەروەر بن بۆ ئەوەی بتوانن وڵاتەکەی خۆتان بپارێزن، وڵاتەکەی خۆتان بنیاد بنێن، وڵاتەکەی خۆتان بەرەو پێشەوە ببن. ژیان دۆست بن بۆ ئەوەی یەکترتان خۆش بوێ و ئەوەی جیاوازیەکانی نێوان خۆتان قبول بکەن و ئەوەی ئاین و جیاوازیەکانی ئەتنی لە ناو وڵاتەکەمان بەو شێوەی کە تاکو ئێستا ڕێزی لێگیرەوە بەردەوام بێ ئێوە زیاتر ڕێزی لێ بگرن. ژینگە دۆست بن بۆ ئەوەی سروشتی وڵاتەکەتان بپارێزن، ئاو و خاک و هەوای وڵاتەکەتان بە پاکی ڕابگرن. وڵاتێک دروست بکەن کە جێی سرنجی نەک تەنیا خەڵکی کوردستان بەڵکو گەشتیارانیش بێت بۆ ئەوەی بێن ئەم سروشتە جوانەی کوردستان لە نزیکەوە ببینن. بێگومان
خوێندن لە کابینەی حکوومەتدا بەشێکی سەرەکی بووە لە ئەجەندای ئەم حکوومەتە کە پێویستە گرنگیەکی یەکجار زۆری پێ بدەین و ئێمە لە سەرەتاوە هەوڵیەوەمانداوە کە گرنگی بەم کەرتە بدەین. بەداخەوە کۆرۆنا و چەندین قەیرانی دارایی و ناخۆشی کە لەو ماوەیەدا ڕوبەڕووی ئێمە بوویەوە وەکو پێویست ئێمە نەمانتوانی لەسەر بەرنامەکانی خۆمان بەردەوام بین. بەڵام سەرەڕای ئەمەش پرۆسەی خوێندن نەوەستا. لێرە جێخوێتی من سوپاسێکی زۆری وەزیری پەروەردە و هەموو ئەو وەزیرە بە ڕێزانەی تر بکەم کە هاوکار بوون بۆ بەردەوام بوونی ئەم پرۆسەی خوێندنە و سوپاسی هەموو ئەو فەرمانبەر و مامۆستا بە ڕێزانە بکەم کە بەردەوام بوون لە ئیدامەدانی پرۆسەی خوێندن و دروستکردنی کەش و هەلومەرجێکی واکە قوتابیەکان بەردەوام بن چ بە شێوەی ئانلاین یان بە شێوەی ئەلکترۆنی و تەلەڤیزیۆنی حتا ئەو کاتانێکە نەیانتوانیوە بچنە قوتابخانەش بەڵام پرۆسەی خوێندن نەوەستێت. ئەمەش ڕوویەکی تری بەهێزی ئیرادەی گەلەکەمانە، هینەوەی نوێی گەلەکەمانە. سەرەڕای ئەم هەموو قەیران و سەختی و دژواریە بەڵام پەرۆشیە ئەوەیان هەبوو کە بەردەوام بن لە خوێندن و ئەنجامەکەشی ئێستا ئێمە لێرەین بیبینین بۆ ئەوەی خەڵاتی ئەو بەڕێزە خۆشەویستانە بکەین کە زۆر زۆر سەرکەوتوانە توانیان ئەم قۆناغە تێپەڕینن و پلەی یەکەم بەدەست بێنن. جارێکی تر من دەستخۆشیتان لێ دەکەم، هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. بەڕێزان، لە حکوومەت هەروەک باسم کرد ئێمە گرنگیمان بە کەرتی پەروەردەداوە و بەردەوام دەبین لەوەی کە گرنگیەکی زیاتری پێ بدەین. خوێندنی ئێمڕۆ داهاتووی وڵاتەکەمان وێنە دەکات. توانایی ئێمڕۆ هێزی داهاتووی وڵاتەکەمان پیشان دەدات. ئێمە بەردەوام دەبین لەسەر نۆژەنکردنەوەی قوتابخانەکان و دروستکردنی قوتابخانەی نوێ بۆ قوتابیە ئازیزەکانی ئێمە. بەردەوام دەبین لە پەرەپێدانی ئەو پرۆژەی ڕاهێنانی مامۆستایان کە بتوانن بە شێوەیەکی باشتر وانە بڵێنەوە و لە خزمەتی وڵاتەکەیاندا بن و نەوەیەکی زیرەکتر و هەستیارتر و وشیارتر بەرهەم بێنن. ئێمە لەسەر هەموو ئەو بەرنامانەی کە حکوومەت هەیەی بۆ پەرەپێدانی کردی خوێندن بەردەوام دەبین. پێویستیمان بە هاوکاری هەموو لایەکشتانە و ئەوەی هاوکار و پاڵپشتی حکوومەتەکەمان بن تاکو بەیەکەوە ئێمە بتوانین وڵاتێکی ئاوادانتر و پێشکەوتوتر بنیاد بنین. بەڕێزان، داوایەکی ترم لێتان هەیە، ئەویش هەروەک دەبینن لەو ماوەیە پەتای کۆڕۆنا جارێکی تر خەریکە وردە زیاتر دەبێ و بڵاو دەبێتەوە. زۆر جار من داوام لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست کردووە کە خۆیان بپارێزن. ئێستا ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستیە و ڕۆژە من لە پەیوەندیدا بووم و لەگەڵ وەزیری تەندروستی قسەم دەکرد، باسی کرد کە ئێمە ژمارەیەکی زۆر ڤاکسینمان لەبەردەستە، بەڵام بەداخەوە وەکو پێویست خەڵک ئامادە نییە بچێت ڤاکسین وەربگرێت. داواتان لێ دەکەم، وەرگرتنی ڤاکسین پاراستنی خۆتانە، نەک تەنیا خۆتانی کە سوکارەکانیشتان کە دەشنە ماڵەوە ئەگەر خوا نەخواستە یەکێک ئەم ڤایرۆسەی هەبێت دەتوانێت زۆر بە ئاسانی بڵاوی بکاتەوە. تکاتان لێ دەکەم ماسک ببەستن کە لە شوێنە گشتیەکاندا کۆ دەبنەوە. بەستنی ماسک بۆ پاراستنی خۆتان گرنگە. ڤاکسین وەربگرن و ئەوەی هەمومان بتوانین بەیەکەوە بە شێوەیەکی ئاسایی دەست بە کارەکانمان بکەینەوە. ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی ڤاکسین لە هەموو قوتابخانەکان بۆ مامۆستا بەڕێزەکان هەبێت تاکو ئەوانیش بتوانن لە دۆخێکی تەندروستتر وا بکەن قوتابیان بگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن. دەزانم زۆر لە قوتابیانی کە ژێرتەمەنی 12 ساڵ و 18 ساڵان پێم وایە لێرە هێشتا بەو شێوە ڤاکسینیان وەرنەگرتووە لە خوارتر 18 ساڵ، بەڵام هیچ نەبێ ئەوانەی کە تەمەنیان ڕێگەی ئەوەیان پێدەدا ڤاکسین وەربگرن و ئەمە تەنیا بۆیەوەی بەڕێز نییە. من لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستانیش دەکەم کە
کاتان لێ دەکەم ڤاکسین وەربگرن خۆتان بپارێزن ئەمە بۆ خۆتان و بۆ وڵاتەکەشتان باشە. بەڕێزان ئێمە هاتووین بۆ ئەوەی ئەمڕۆ ڕێزلێنان لە ئێوە بکەین و خەڵات بە ئێوە خۆشەویست بدەین بۆ ئەوەی دەستخۆشیتان لێ بکەین بۆ سەرکەوتنتان لەم قۆناغەی کە تێتان پەڕاند و ئارەزووی سەرکەوتنتان بۆ دەکەم لە قۆناغەکانی داهاتووی ژیانیشتاندا. من درێژەی پێنادەم جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم پیرۆزباییتان لێ دەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن کوردستانیش هەمیشە ئاوادان بێت. داواتان لێ دەکەم قوتابیانی بەڕێز ئەوانەی کە پێویستە خەڵاتیان پێ بدرێ با بێن لێرە لەگەڵ من لە سەرم ستەیجە بوەستن و ئەوەی ئێمەش بتوانین لە خزمەتیان دابین و خەڵاتەکانیان پێشکەش بکەین. زۆر سپاس.